شارەوانی بناری قەندیل لە ساڵی 2009 دامەزراوە تاکو ئێستا 6 کۆنفرانسی بەڕێوە بردووە. دیارە سەرەتای ئامادەکاری چەند مانگێک پێشتر ئامادەکاری کۆنفرانس دەستی پێکرد. وەک شارەوانی لە کۆی 63 گوندی بناری قەندیل لە 43 گوندیان کۆبنەوەی لە ناو گەل بەڕێوە چوول. لە کۆبنەوەکاندا ئەنجومەنی شارەوانی هەڵبژێران هەر ئەنجومەنی هەر گوندە و بەشی هەرە زۆری گوندەکان بە ئەنجومەنێک یاخود دوو ئەنجومەنی خۆیان هەڵبژاردووە لە ناوانیشاندا ئەنجومەنی پیا و هەروەها ئەنجومەنی ژنیش. بۆیە لە سەرەتادا دەستمان کرد بە ئامادەکاری کۆنفرانس و لە گوندەکاندا بۆی کە گوندەکان بەشداری بوونی خۆیان هەبێت لە کۆنفرانسی شارەوانیدا. ڕۆژی 29 مانگ کۆنفرانسی شارەوانی بناری قەندیل دەستی پێکرد. کۆنفرانس کۆمەڵێک بەرنامە و پرۆگرامی خۆی لە خۆگرتە بوو. لەوانە خوێندنەوەی راپۆرتەکان کە راپۆرتی 2 ساڵی کار و خەباتی شارەوانی بناری قەندیل، هەروەها هەڵسەنگاندنی ڕەوشی سیاسی، هەروەها پەسەندکردنی پەیڕەوی ناوخۆی شارەوانی. دواتر کۆمەڵێک ڕێنمایی و بڕیار ئامادەکراون کە ئەوانیش خوێندرانەوە و هەروەها پەسەندکران. بەوە شەشەمین کۆنفرانسی شارەوانی بناری قەندیل بە کۆتا هات و لە کۆتاییدا کۆمەڵێک بڕیار دەرچوون بۆی کۆمەڵێک پلاننامەی نوێ بۆ 2 ساڵی داهاتووی شارەوانی کە لەو چوارچێوەیەدا شارەوانی بناری قەندیل لەم 2 ساڵێک کە دادێت کاریان لەسەر کرا. کۆمەڵێک داواکاری گوندەکان کە لە کۆنفرانسدا هەروەها لە کۆبوونەوەی گوندەکاندا خرابوونە ڕوو خرانە پلاننامە و بۆش لەو 2 ساڵی داهاتوودا شارەوانی بناری قەندیل ئیش و کار لەسەر ئەم پرۆژانە دەکات و بە بەرنامەیەکی تۆکمەوە کەوتە قۆناغێکی نوێدا. ئەم کۆنفرانسە بەشداریەکی باش هەم لە خەڵکی بناری قەندیل هەم لە ئەنجومەنەکاندا هەبوو. خۆشبەختانە بە سەرکەوتووی کۆتایی پێهات و لە ئێستاشدا کە کۆنفرانس تەواو بووە وەکو دەستەی بەڕێوەبەری شارەوانی وەکو هاوسەرۆکی شارەوانی خەریکی داڕشتنی ئەو پلاننامانەین بۆ جێبەجێکردنی سەرجەم ئەو خاڵانێک کە دیاریکراون، سەرجەم ئەو خاڵانێک کە خراونە پلاننامە بۆەوەی لەم 2 ساڵی داهاتوودا بە گوێرەی ئەولەویەت، بە گوێرەی زەروریەت، بە گوێرەی لەبەرچاوگرتنی یەکسانی ئیش و کار لە سەرجەم ناوچەکاندا بخرێنە بواری جێبەجێکردنەوە لە بناری قەندیلدا. سەرەتا شەشەمین کۆنفرانسی شارەوانی بناری قەندیل لە هەموو هاوڵاتیانی بناری قەندیل پیرۆز دەکەم. وەکو ڕێژەی ژن لە شارەوانیدا ئێمە ڕێژەکە هاوسەنگە لە هەموو گوندەکان ئەنجومەنی ژنمان هەیە وەکو ژن بە حوکمی ئەوەی سیستەمی ئێمە هاوسەرۆکایەتیە و ئێمە وەکو ژن هەوڵ دەدەین هەموو کێشە و مەشاکیلەکان و خزمەتێکی زیاتر بە بناری قەندیل و هاوڵاتیانی بناری قەندیل بکەین. ئێمە وەکو شارەوانی بناری قەندیل بەرنامەی 2 ساڵی داهاتوومان زۆر بەرنامەمان داڕشتووە. ئیشاڵڵا کاری زیاتر و زۆرتر دەکەین وەکو لەمە پێشیش هەر زۆر کار کراوە. ئێمە دەمانەوێ نمونەیەکی زۆر جوان پیشانی هەم شارەوانیەکانی کە بدەین و هەم خەڵکی بناری قەندیل بدەین و زیاتر و زیاتر خزمەتی خەڵکی بناری قەندیل و سروشتە جوانەکەی قەندیل بکەین. زۆر هەوڵ دەدەم تەبعاً ناڵم بەتەنها بە هەمومانەوە دەبێ هەوڵی ئەوە بدەین ئەو کار و پرۆژانەی کە دامان ناوە بیکەین لە 2 ساڵی داهاتوودا بە هەمومانەوە دەبێ هەوڵ دەین جێبەجێ بکەین و بە ئەنجامی بگەینی و بەڵێنیش دەدەم بە هەموو توانایەکمەوە خزمەت بکەم بە گەلی قەندیل و سروشتی قەندیل چکە بە خۆشم هەر خەڵکی قەندیل. ئێمە لەلایەن خەڵک دەستەی ڕێبەری دەرکەوتووە و ئەنجومەنەکانمان دەرخستون و دەستی ڕێبەری دەرکەوتووە کە دەبینین دەستی ڕێبەری دەیە لە 10 کەس پێکاتوە کە 5 ژنن و 5 پیاون. بۆ خۆم یەکەکەم لە دەستەی ڕێبەری. ئیشاڵڵا هەوڵ دەدەین، ئیشاڵڵا هەوڵشمان داوە زیاتری کەش هەوڵ دەدەین کە گوندە و گوندنشینەکان ئاوادان بکەینەوە بەکار و خەبات و بە هاوکاری هەموو لایەکمان و
زیاتر گوندەکان کەم و کورتیانە ناڵین بە تەواوەتی کەم و کورتی گوندەکان هیچ نەماوە ماوە ڕاستە ماوە بەڵام شارەوانیەکی شارەوانی یعنی ئەوەندەی لە ئیمکانماندا هەبێ لە ئیمکانیاندا هەبووە کە بەدەم خەڵکیەوە چوین بەدەم هاوکاری و کۆمەکی خەڵکیەوە چوین دەبینین بەس 62 گوند بوونیان هەیە 62 داواکاری ڕۆژێ کە دێت بە شارەوانی لەوانەیە هەندە گوند هەبوون لە کۆنفرانسیش و کە دەچیشین بۆ سەردانیشیان لەوانەیە گلەیان هەبێ بڵێن بۆ ئیشی مەناکەن ئیشی گوندێکیان ناوە بە پێچەوانەوە ئیشی هەموو گوندێکی دەکەین بەڵام بۆ خۆت دەزانی یعنی شۆفڵ و گەڵا بۆ ئۆشتانش هەیە تا ڕادەیەکی بەس لە ئاستێکی زۆر بەرزدانیە کە بتوانین بە یەک ڕۆژی یعنی بە یەک مانگی ئێمە هەر داخوازی هەر 62 گوندان بکەین و کەم و کورتیان نەمێنی بەڵام ئەو کەم و کورتیانێکە هەیە لە گوندەکان هەیە هەوڵ دەدەین لەو 2 ساڵەدا ئەو کەم و کورتیانش ئیشاڵڵا نەمێنێت و بەدەم گوند و گوندنیشینەکان بەدەم ڕەخنە و پێشنیار و هەر شتێکی هەیەیان بێ دەخەینە سەر و سەر چاومان هیوادارین ئەو شتانە نەمێنێ.